پێش سوپاسی کەناڵی پێیان دەکەین کە ئامادە بوون لەم شەوە جوان و ڕەنگینەدا. هەڵبەتە ئێمە پوناوەندی گۆ وەک یەکەم شەوی دستان و درێژترین شەو بە باشمانزانی مەراسیمێک ساز بکەین کە باز لە عیرفان بکەین، باز لە عیشق بکەین، ئەم ئازیزانە تێکەڵ بکەین بە عیشق و عیرفان و محیبەت، ڕحیان ئاوێتان بکەین بە معشوقەیە کە معشوقێکە خەیاڵ ناکرێت، وێنا ناکرێت، چونکە عیشق سلوککردنە بەرەو کەمال، عیشق هاوێتەبوونی ڕوحا، عیشق مرۆڤ دەگەنێتە ئەو پەڕی بە هیوایی، مرۆڤ دەگەنێتە ئەو پەڕی مرۆڤ بوون. بابەتەکان شعر بوون، سرود بوو، وتار بوو، هەموو بابەتەکانش لە چوارچەوەی عیشق و عیرفان دابوون. یا رسول الله يا رسول الله لك الله اشتياق بيدا مزرعي تقلب بزاري اقري تبروا بەڕاستی کەشێکی زۆر عیرفان و خۆش بوو. زۆر سپاسی ناوەندی گۆ دەکەین، هیوادارم ئەو ناوەندانە لە شاری سۆران پەریان پێ بدرێ. بەڕاستی کەشێکی زۆر عیرفان و خۆش بوو، ئاشنا بووینەوە بەو شتانێکە لە کوردەواری هەبووە لە پێشە گرنگی پێدراوە، بەڵام ئێستا لەبیر کراوە. لەم شەوی هەڵدایە دووبارە ئاشنابوونەوە لەگەڵ کەشێکی ڕۆحانی بە شەحر و بە هۆنراوە بە سرودی خۆش پێشوازیان لێ کرد. هۆشارکردنەوەی گەنج و لاوەکانمانە لەوەیکەوە پێویستە لە جیاتەوەی خۆیان بەشتی لاوەشیدا سەرقاڵ بکەن بێنە لێرەدا دانیشن، هەم دەبێتەوە هۆشارکردنەوەی هەمیشان دەبێتەوەی پێشکردن و بەرە پێشچوونیان لە ئاستی ڕۆشنبیر و معریفیاندا. وەک دەبین لە سۆراندا کۆمەڵێک شوێن دیکەشێکە ئێستا لە هەمان کاتدا یادی ئەو یادە دەکەنەوە، بەڵام بەداخەوە بەشتی لاوەچی و بێمانە ئەو یادە دەکەنەوە، بەڵام دەستخۆشی لەم ناوەندەکەم خاستە بۆ یادکردنەوەی یادە بە کۆمەڵێک سالاچی کە هەم بیرکردنەوەی گەنجان بەرەو پێشەوە دەبات و هەمیش خزمەتی دنیا و قیامەتیان دەکات، بەوەش دەتوانین هەم خوای خۆمان لە خۆمان ڕازیکەین و هەمیش دنیایان سود و ئیستیفادە و معریفەمان لێ پێ زیادە بێت. ئەی هودولی سەبا نەچێ شارێکی تر بێهودە خەیراوە بۆ دیدارێکی تر مەملەکەتی دڵم کەشف بکە خۆم هاوکارتم بۆ هەزار جار وەرە نەک تەنها